یانەی مینا لە شاری هەولێر کۆتایی بە کەمپێکی مەشق و ڕاهێنان هێنا وەک ئامادەکاری بۆ وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق. تیپەکان نزیکەی مانگێک کە دەستی بە ئامادەکاری کردووە. 2 هەفتە لە پارێزگای بەسڕا مەشقەکانی ئەنجامدا و 2 هەفتەش لە هەولێر بوو. جگە لە مەشقە چڕەکانی بەیانیان و ئێواران 4 یاری دۆستانەشی کرد. تووشی 2 یەکسانی و شکستێک هات و لە یاریەکیش براوە بوو. الحمد لله وشكر انهينا المعسكر التدريبي الثاني. سپاس بۆ خوا کۆتاییمان هێنا بە کەمپی مەشق و ڕاهێنانی دووەم. سەرەتا ئامادەکاری جەستەییمان لە بەسڕە بوو. لێرەش 4 یاری دۆستانەمان ئەنجامدا. بەڕاستی بەشێکی زۆری تیپەکەمان گۆڕانکاری بەسەردا هاتووە. 3 لەسەر 4 تیپەکە نوێن. لەم کەمپا سوودی زۆرمان بینی. گیانی لێکتێگەیشتنمان لە نێوانی یاریزانەکاندا چاند. هەروەها ڕۆشنبیری بردنەوە کەوا ئێمە پێویستمانە. لە ڕووی دەرونیەوە یاریزانەکان ئاسوودەن و پیشەگەرەکانیش لە ئاستێکی بەرزدان. ئینشاءالله شتێکی باش لە خول پێشکەش دەکەین. یانەی مینا گۆڕانکاریەکی زۆری لە پێکاتەکەیدا کردووە و 3 لەسەر 4 تیپەکەی نوێ کردوتەوە. ئێستا خاوەنی 28 یاریزانە و دەیەوێت ڕکابەریەکی بەهێزی یانەکانی پێشەوەی ڕیزبەند بێت. أول شيء بسم الله الرحمن الرحيم إن شاء الله مستعدين استعداد تام لهذا الدوري. پشتیوان بەخوا ئامادەکاریەکی باشمان بۆ دەستپێکی خولی ئەستێرەکانی عێراق کردووە. مینا خاوەنی مێژوو و ناوێکی گەورەیە. دەبێت ئەم وەرزە جیاواز بین. کاری زۆر ورد کراوە لەم ماوەیەدا. هیوادارم هاندەرانیش پاڵپشتی تیپەکەی خۆیان بن و مینا دەبێت لە ڕیزی گەورەکان بێت و لە 4 تیپی یەکەم بێت. ضمن الكبار إن شاء الله، فإن شاء الله هذا موسم خير لنا وإن شاء الله ونفرح جماهير المينا. یانەی مینا وەرزی ڕابردوو لە خانەی 15 کۆتایی بەیاریەکانی لە خولی ئەستێرەکانی عێراق هێنا. بۆ ئەم وەرزە هەوڵ بۆ ئەنجامی زۆر باشتر و ڕکابەریەکی بەهێز دەدات. لە یەکەم یاری ئەم وەرزەشی شەممە لە بەغداد دەبێتە میوانی زەوڕا. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.